ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بۆرسا و زیندانی ئیمراڵی کرد. هەریەکە لا سۆزان ئاکیپا، ئیمران ئەمەکچی، چەنگی زیۆرەکلی و ئیبراهیم بیلمەز لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی، عومەر خێری کۆنار، حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کووردا 56 کەسایەتی ئیتالی و 25 ئامەزراوە نامەیەکیان بۆ خافێر بیتلی سەرۆکی کۆمیتەی وەزیرانی کۆنسێی ئوروپا نرد. لە نامەکەدا سەرنجیان خستووەتە سەر هەلومەرجی سەختی گۆشەگیری ئیمراڵی و داوایان کردو کۆمیتەی وەزیرانی کۆنسێی ئوروپا بۆ مسۆگەرکردنی ئازادەی جەستەیی ڕێبەر ئۆجەلان بە ئەرکی خۆی هەستێت. هەروەها لە نامەکەدا جەخکراوەتەوە لەوەی بە پێی بڕیاری دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا پەیوەست بە مافی هیوا لە ساڵی 2014 بڕیاردراوە ڕاگررتنی ڕێبەر ئۆجەلان بە هەموو شێوەیەک پێشلکردنی مافەکانی مرۆڤ و دەشڵێن پێویستە تورکیا بەپێی بڕیارەکەی کۆمیتەی وەزیرانی کۆنسێی ئوروپا بجوڵێتەوە کە لە 7 تا 19 ئەیلولی 2024 دەرکراوە. هەروە لە نامەکەدا بە سەرنج خستنە سەر هەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان دەستنیشان کراوە. لە جیهاندا بە ملیۆنان کەس داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن و ئاماژە بەوەش دەکەن کاتی ئەوەیە کۆنسێی ئوروپا بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان هەوڵێکی جدی و چالاک بگرێتە بەر. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئەنجامی هێرش و بردومانەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی و خستنە خوارەوەی دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەانی هێزەکانی قەسەدە لە دەوروبەری بەنداوی تەرشین و دەیر حافر و دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیان خستووەتە خوارەوە کە هەوڵی ئەنجامدانی هێرشیان بۆ سەر ناوچەکە داوە. هەروەها ئاماژە بۆش کراوە دەوڵەتی تورک و چەتەکانی هێرشیان بۆ سەر ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام داوە و فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک زەنجیرەیەک هێرشیان کردوتە سەر دەوروبەری بەنداوی ترشین و خانووی کرێکارانی سەربەنداوەکەیان بە ئامانج گرتووە. هاوکات ڕاشێنگاندووە دەوڵەتی تورک تۆپبارانی گوندەکانی دەوروبەری بەنداوی ترشین دەکات لە ئەنجامدا زیانی مادی لێکەوتوێتەوە و هەروەها ئەوەش خراوەتە ڕوو کە لە بەرەی پردی قەرەقۆزاق فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک چەند هێرشێکیان بۆ سەر گوندەکانی تینە و شاسەک هەروەها گردی سەیفی ئەنجامداوە کە بەهۆیەوە زیانی مادی بە مڵک و ماڵی هاوڵاتیان گەیشتووە و دەشڵێن چەتەکان و دەوڵەتی تورک گوندەکانی تینح و جەعدە و بیرحەسۆ و دێکان و سەنا و گردەکانی سەیفی و قەرەقۆزاقیان بە تۆپی قورس و تانک و موشک و گول لە هاوەن بە زیاتر لە 40 گولە بردومان کردووە. بەهۆیەوە زیانێکی بەرچاو بە مڵک و ماڵی هاوڵاتیانی مەدەنی گەیشتووە. هەروەها لە کۆتاییشدا باس لەوە کراوە ئێوارەی دوێنە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک لە ڕۆژاوای ئەحمەد مونیر لە شارچکەی شیوخ لە ڕۆژاوای کۆبانی هێرشیان دەست پێ کردو و لە ئەنجامدا زیانی مادی لێکەوتوێتەوە. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێک و هەڵوەشانەوەی شانەیەکی چەتەکانی داعش لە ڕەققە ڕایان گەیاند. تیمەکانی ئۆپەراسیۆن سەربازیەکانی قەسەدە ئۆپەراسیۆنێکی وردی ئەمنیان لە ڕەققە ئەنجام داوە توانیان شوێنی خۆحەشاردانی چەتەکان دیاری بکەن و گەمارۆیان بدەن و سێرچەتەی داعش دەستگیر بکەن. هەروەها ئاماژە بەوش کراوە ئەو چەتانە پێشتر چەندین جار هێرشیان کرد بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی و هێزەکانی قەسەدە و کاریان کردبوو بۆ دروستکردنی پشێوی و ناسەقامگیری بە ئەنجامدانی کردەوەی تێکدەرانە دژی دامەزراوە گشتی و تایبەتەکان.
سەرۆکی فراکسیۆنی دەم پارتی سزای تەمەڵی باسی لەوە کرد فشارێکی کاریگەر و زۆر لەسەر زمانی کوردی بەڕێوە دەبرێت و وتیشی زمانی دایک مافی بنەڕەتیە و نابێت ئاستەنگی بکرێت. سەرۆکی فراکسیۆنی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی پارلەمان سزای تەمەڵی لا پارلەمان کۆنگرێکی ڕۆژنامەوانی با بۆنەی 21 شوبات لە ڕۆژی جیهانی زمانی دایک ڕێگەیان ئەو زمانانەی کە لە ژێرفشار و سڕینەوەدان لە تورکیا چەندین زمان لەخۆ دەگرێت. وتیشی لە تورکیا زۆرترین و سەختترین فشار لەسەر زمانی کوردیە و وتی دەرفەتی بەکارهێنانی زمانی کوردی ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە و ڕێگری لاشان و خزمەتی شارەوانیەکان و مافی دادگایکردن بە زمانی کوردی دەکرێت. هەروەها وتیشی بە تەواوەتی مافی پەروەردەکردن بە زمانی دایکی قەدەغە کراوە. فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە ڕاگەاندراوێکی نووسرا و شەهیدبوونی ئەندامێکی بە ناوی ڕێزان سلەیمان ڕایگەاند و ئاماژێ بەوە کرد شەهید سلەیمان لە کاتی هەوڵدانی بۆ هێورکردنەوەی گرژی دۆخێکی نەخوازرا و بەهۆی تەقەکردنێکی هەڵەوە شەهید بوو. لە ڕاگەاندراوەکەی فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆدا هاتووە ڕۆژی 18 شوبات ڕێزان سلەیمان لە شاری تربەسپی لە کاتی ڕاپەراندنی ئەرکینەتەوەی و پاراستنی هاوڵاتیان لە هێرش لە دادگا بە فیشەکێکی هەڵە شەهید بوو. ڕووداوەکە دوای کۆتایی هاتنی دادگایکردنی تۆمەتبارێک ڕوویدا کە لە مانگی تشرینی دووەمی 2024دا منداڵێکی کوشت بوو. یەکێک لە کەسوکاری منداڵە کوژاوەکە تەقەی لە تۆمەتبارەکە کرد و کاتێک هەوڵدرا دۆخەکە کنترۆل بکرێت ئاسایش دابین بکەن شەهید ڕێزان فیشەکێکی بەردەکەوێت و شەهید دەبێت. فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ سەرخۆشی لا بنەماڵە و خزمانی شەهید دەکات و ناسنامی شەهید بەم شێوەیە خراوەتە ڕوو. ڕێزان هەدیە بەهجەت بە ناسناوی ڕێزان سلەیمان لە ساڵی 1992 لە عەلی بەدران لەدایک بووە و لە 18 شوباتی 2025 لە ترباسپی شەهید بووە. فەرماندەی بڕیارگەی ناوەندیە ژاستار لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی یایلا قزلکایە بە ناوی نەسرین بێری فەرماندەی ژاستاری ڕاگەیان کە بەهۆی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکەوە لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. لە ڕاگەاندراوەکەی فەرماندەی بڕیارگەی ناوەندیە ژاستار هاتووە نەسرین بێری لە 30 ساڵەی ژیانی تێکۆشانیدا لەسەر بنەمای پێویستیەکانی ئامانجەکەی ڕابەری هەڵویستێکی شۆڕژگێرانەی گرت. هەروە ڕاگەاندراوە وەک تەفگەر و سوپایژن بۆ هەمیشە خاوەنداری لە ئامانج و تێکۆشانی هەواڵمان دەکەین و لە ژیاندا زیندوی ڕادەگرین. یێژاستار سەرزاخی خۆی بۆ بنەماڵی هێژای قزلکایە و گەلی وڵات پارێز و ژنانی ئازادی خواز دەربڕیوە. هەروەها ناسنامی شەهیدی بەم شێوەیە خستووەتە ڕوو. یایلا قزلکایە بە ناسناوی نەسرین بێری لە ئامد لەدایک بوو لە تشرینی دووەمی 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. لە چالاکیەکی ئەلکترۆنیدا جەنگاوەرانی ژنانی ئاگر و ڕۆژ ماڵپەڕی فەرمی پارێزگای ئیدیریان تێکشکاند و بە تەواوەتی حەکیان کرد. جەنگاوەرانی ژنانی ئاگر و ڕۆژ لا دژی سیستەمی گۆشەگیری و قڕکاریەکانی دەوڵەتی تورک درێژە بە چالاکیەکانیان دەدەن و دوێنێ ماڵپەڕی فەرمی پارێزگای ئیدیریان هاک کرد و ماڵپەڕەکە ماوەی زیاتر لە 12 کاتژمێر لە ژێر کۆنتڕۆڵی جەنگاوەراندا بوو. جەنگاوەران لەسەر ڕووپەڕی ماڵپەڕەکە وێنەیەکی لێکدراوی ڕێبەرۆ جەلان و شێخ سەعیدی پیرانیاندا نابوو. هفته 21 سباتا روز زمان دایکی جهانیه ام جوی روزه ده سری ده لگل کرد و شخص گل بنگالیان ده لهمو ام جوی بربادان گل کوین وانه بدروجان سلاف دکن سرکتنی دبازه مروانه داگرکاری دولت اتک در روزاوا هم ایریش دستکفی استاتیا کردان که و هم جی سوجن شرط پیک دینه قتل کردن هر نفر اکس چوپرمنیا آزاد هلوستا سروبنکرنا حقیقت دیه ام قتلکردن روزنامه‌وان اگیت روز شرمزار دکن که در مدل روزنامه ده جدرکتی حوله پارادیگما و فکر و ریبت آپو قیران را دبچ نقشه ری دوی هیزم ناملتوی به اخلاقی پولیتیک همان دمیدن گلین اروپایی جی بیه که باش بزنو که شارستری و آشتیا که ریبت آپو هل ده پیک بینه تکوشین آواکرنا جرا که جیانا دموکراتیکه
بەبورن ئەو دەنگەی کە گوێتان لێبوو سەبارەت بە دانیشتنی بەردەم بینینەتەوەی گرتوەکان لە شاری جنێڤی سوئیس رابوو کە ئەم چالاکە لە 25 ژانواری ساڵی 2021ەوە هەموو چوارشەمبەیەک بەڕێوە دەچێت و لە دەنگەکەدا ئەندامی کۆمیتەی چالاکی جنێڤ فەیسەڵ کۆکشاندی بە ناوی چالاکوانانەوە بەیاننامەی ئەم هەفتەیە خوێندەوە. یەکێتی ئەوروپا بڕیارێکی باپەلەی لەبارەی سووریاوە ڕاگەیاند و بڕیاریدا ئەو سزایانەی بەسەر سووریادا لە بوارەکانی وزە و گواستنەوە و ئاوەدانکردنەوەدا سەپێنراون هەڵبگیرێت. بە پێی زانیاری ئاژانسی ڕۆیتەرز پێشبینی دەکرێت یەکێتی ئەوروپا لە میانی کۆبوونەوەکەی لا بروکسل کە بڕیارە لە 24 شوبات بەڕێوە بچێ گفتوگۆ لەسەر هەڵگرتنی سزاکانی سەر سووریا بکات. پێشترش یەکێتی ئەوروپا ڕایگەیاند بوو سزاکانی سەر سووریا لە بوارەکانی فڕۆکەوانی ژێرخانی بانکی وزە و گواستنەوەی وشکانی بۆ ماوەی ساڵێک هەڵبگیرێت. کۆمەڵێک لە داکۆکیکارانی مافی مرۆڤ و کە سوکاری زیندانیان لا چوارچێوەی هەڵمەتی نابۆ سزای لاسێدارەدان لە ڕۆژانی سێشەممە لە بەردەم زیندانی ئێوین لە تارانگر بوونەوە و داوای ڕاگررتنی سزای لاسێدارەدانیان کرد. جەماوەر بەردەوام دروشمی نابۆ لە سێدارەدانیان دەوتەوە و پانکارتی زیندانی سیاسی ئازاد بکرێن و هەروەها ژنجیان ئازادی پێویستە یەک بگرین بۆ هەڵوەشانەوەی سزای لاسێدارەدان یان بەرز کردەوە. ئەو گروپا کە لە بەردەم زیندان چالاکیەکان ئەنجامدا داوایان کرد دەست بەجێ ئەو سزای لە سێدارەدانانەی بەسەر وریشا مرادی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدیدا سەپێنراوە هەڵبوەشێنرێتەوە. تاهێر نونو ڕاوێژکاری ڕاگەاندنی سەرۆکی حەماس ڕاگەیان بزوتنەوەکەیان ئامادەیە بۆ ئەوەی لا قۆناغی دوومدا هەموو ئیسرائیلەکانی کردی غەزە ئازاد بکە نەک قۆناغ بە قۆناغ وەک ئەوەی لا قۆناغی یەکەمدا ڕوویداوە. هەروەها نونو ئاماژەی بەوەش کرد بزوتنەوەکە نێوەنگرانی لەم هەڵویستەی ئاگادار کردوێتەوە چاوەڕوانی وەڵام دەکاتەوە بۆ ئەوەش مەرجی هەیە کا پێویستە ئیسرائیل پابەندی ڕێککەوتنەکەی بێت. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.